دەچینە لای یەکێکتر لە گفتوگۆکانمان لەگەڵ میوانەکانمان باس لە پلانەکانی وەزارەتی کوشتکاڵەکەین بۆ بە بازارکردنی بەرهەمی جوتیاران بەرەبوومی خۆماڵی جوتیارانی خۆمان گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز ڕزگار حەمەخدر ڕاوێژکاری وەزارەتی کوشتکاڵ لاولێرە و لەگەڵمانە بێگومان گفتوگۆی لەگەڵەکەین لەسەرەوەی کە وەزارەتی کوشتکاڵ پلانەکانی چیە بۆی کە بەرەمی جوتیارانی خۆمان کە ئێستا وەرزی پێگەشتنی بەرەبوومە خۆماڵەکانە وەرزی پێگەیاندنی پێگەیشتنی شووتیە بەرەبوومەکانی ترە میوەکانە میوە جیاوازەکانە ینی بەرەبوومەکانیان بە خەسار نەچێ بە نرخێکی زۆر زۆر هەرزان ناچار نەبن بیفرۆشن کە زەرەری تیا بکەن زیانمەند بن جوتیارەکانی خۆمان پلانی وەزارەتی کوشتکاڵ چییە بۆی کە بەشێک لەم بەرەمانیان وا بکرێت کارگەی جیاواز هەبێت ینی بۆی کە بەرەمەکانیان نەگەوەی لە چەند ڕۆژێکە هەمویان بێکەوە بیخەنە بازاڕەوە و هەم نرخەکەیەوەندە دابەزێ هیچ نەکە زیان بکەن و ماوەکی تریش دیسان کە بەرەمەکە نەما دیسان نرخەکەی لە بازار بەرز بێتەوە نازەمە گەرمیوانەکەمان ئامادەیە زۆر بەڕێز کاک ڕزگار حەمەخدر ڕاوێژکاری وەزارەتی کوشتکاڵ کاک ڕزگار سڵاو لێ بە بەیانیت باش پلانی وەزارەتی کوشتکاڵ بۆ بە بازار خستنی بەرەبوومی جوتیاران بەرەبوومی خۆماڵی خۆمان چییە لە ئێستادا؟ وڵە بەیانی بەڕێستان و بەیانی بینەرانی کورسادی ئازیز باس دیارە وەزارەتی کوشتکاڵ هەڵ لە سەرەتای ئەم کابینەیەوە بڕیاری ئەوەی داوە کار لەسەر بە پیشەسازیکردنی کەرتی کشتتوکاڵ بۆ بازارکردنی بەرهەمی کشتتوکاڵی جوتیاران بکە بە تایبەتی ئێمە توانین بڵین لە زۆرێک لە بەرهەمەکان گەیشتوونەتە خۆبژێوی لە بەرهەمی سەوزە و میوەوەرزیەکان و لە دوای مانگی چوارەوە بەرهەمێکی زۆری سەوزە و میوەی هەرێمی کوردستان پێ ئەگا کە بەرهەمی وەرزین تاوەکو وەگاتە کۆتایی مانگی 11 بۆیە ئەتوانین بڵێن یەکەم هەنگاوی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دانانی خشتەی ڕۆژنامەی کشتتوکاڵی بووە لە کاتی پێگەشتنی بەرهەمە کشتتوکاڵەکان بە مەبەستی دانانی باش لەسەر ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە هاوردە ئەکرێت و ڕێخستنەوەی هاوسەنجی بەرهەمێن هاوسەنجی بە بازارکردنی بەرەمە ناوخۆیەکان بە مەبەستی پاڵپشتیکردنی جوتیاران و بە بازارکردنی جوتیارە بەرهەمەکانیان لە بازاردا لەگەڵەوەی کە فائزێکی ئینتاجی زۆر هەیە هەوڵی جددیمان داوە جگە لە بازارکردن لە ڕێگەی دیاریکردنی استرادی منضبط یاخود هاوسەنجی لە هاوردەکردن بە پێی ڕۆژنامەی کشتتوکاڵی کە لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵ و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتەکانی بازرگانی وەزارەتەکانی دارایی وەزارەتی پلاندانان و بڕیاری ئەنجومەنی وەزیران ڕۆژنامەی کشتتوکاڵی باش دەخرێتە سەر بەرهەمە کشتتوکاڵیەکان هەنگاوێکی تر کاراسانیکردن و هەروەها ڕێگرینەکردنە لە بە بازارکردنی بەرهەمەکان لە خوار و ناوەڕاستی عێراق بە تایبەتی ئەتوانم بڵێم لەم دوایە ئاستەنگێکی زۆر بۆ جوتیارانی ئێمە دەرچوو بەهۆی ئەو بڕیارانەی کە لەلایەن وەزارەتی کشتتوکاڵ و لەلایەن هەیئەی سەیطەڕاتی حدودی لە بینی ئێمە و بینی حکوومەتی اتحادی دروستە بوو لە ڕێگرتن لە ڕۆیشتنی بەرهەمە کشتتوکاڵەکانی نێوخۆی جوتیاران بەرەو خوار و ناوەڕاستی عێراق ئەو بوو لە دوای سەردانێکی جەنابی وەزیر لە مانگی پێنجە و پێکەنانی لیژنەیەکی باڵا لەسەر ئاستی وەزارەت بە سەرپەرشتی بەندە و سەردانکردنی بەغدا لەوێ و کۆبوونەوە لەگەڵ ئەنجومەنی ئابووری وەزاری لە حکوومەتی اتحادی بڕیاردرا لە 28 پێنجەوە کە بەرهەمی هەرێمی کوردستانیش هاوشێوەی بەرهەمی پارێزگاکانی تر بە بازار بکرێت و ڕێگری لێ نەکرێ و لە ئێستادا کار ئاسانی بۆ ئەمە بەستەکرا خاڵێکی تر کە زۆر گرینگە لە ئێمە لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵەوە هەوڵمانداوە لەگەڵ سەرجەم قۆنسڵ و نوێنەرایەتی وڵاتان لە هەرێمی کوردستان کار لەسەر ناساندنی بەرهەمی جوتیارانی هەرێم بکەین بۆی لە دەرەوەی و هەرێم بە بازاری بکەین جگە لە خوار و ناوەڕاستی عێراق بە تایبەتی لە وڵاتانی کەندا و لە وڵاتانی ئەوروپا خۆشبەختانە ئەتوانم بڵێم لە ئێستادا تیمێکی هاوبەش لە نێوان وەزارەتمان و هەروەها نووسینگەی بەڕێز سەرۆکوەزیران هەیە کە ئەم لیژنە هاوبەشە کار لەسەر بە بازارکردنی بەرهەمی ناوخۆی جوتیارانەکە کە ساڵی پار توانرا زیاد لە 2000 تەن بەرهەمی هەناردەی وڵاتانی کەنداو بکرێت بە تایبەتی وڵاتی ئیمارات و بە بازار بکرێت لە زۆربەی وڵاتانی وەکو سعودیە و قەتەر و عەمان و ئەم ساڵیش هەنگاوێکی تری وەزارەتمان لەگەڵ نووسینگەی بەڕێز سەرۆکوەزیران ئامادەکاری دەکرێت بۆ بە بازارکردنی ترێ و هەنار و سێ و هەنگوین و کار لەسەر ئەوەش کراوە لە داهاتوە ئیش لەسەر بە بازارکردنی بەشێکی باش لە بەرهەمی شیرەمەنی و
گۆشتی مریشک بکرێت لەگەڵ ئەوەدا کار ئاسانەکانی بە بازارکردن ئێمە هەوڵمان ناوە تێچووی بەرهەمێنان کەمکەینەوە بە تایبەتی لێخۆشببوونی گومرجی بۆ جوتیاران و بۆ خاوەن پرۆژەکان بۆ ئەو بەرهەمان بۆ ئەو بابەتانەی کە پێویستەکان لە دەرەوە هاوردە بکرێت واروها کەمکردنەوەی نرخی کارەبا بۆ پرۆژەکان و بۆ چەلگەی جوتیاران و گۆڕینی نرخی کارەبا لە کارەبای بازرگانی و بۆ کارەبای کشت و کاڵی لەگەڵ ئەوەشدا هەوڵ درراوە بۆ کەمکردنەوەی ئاستەنگەکانی بە بازارکردن بە تایبەتی لە بوارێکی ترە کە بەرهەت بە بابەتی بە پیشەسازیکردنی بەرهەمی کشت و کاڵیە بە تایبەتی بژانەوەی و هەروەها بەگەڕخستنەوەی هەردوو کارگەی دۆشاوی تەماتەی شارەزور و حەریر و بەگەڕخستنەوەی زیاد لە یاخود دامەزراندن و بەگەڕخستنی زیاد لە حەوت کارگەی زەیتی زەیتون کارگەی زەیتی گڵە بڕۆژە و کارگەی قارچک و ئەتوانم بڵێم لە ئێستادا زیاد لە حەوت کارگەی گەورەی بەرهەمێنانی چیپس و فینگەری پەتاتە هەیە کە لە ساڵانە پێویستیان بە زیاتر لە نزیک 300,000 تۆن پەتاتەی سناعی هەیە بۆ ئەوەی کە بەرهەمەکانیان بە بازار بکەن لەلایەکی ترەوە کارگەکانی شیرەمەنی و کارگەی شەربەتی میوە و کارگەکانی وشکردنەوەی میوە لە بەرنامەی وەزارەتمانایە بێژگە لە بابەتی کارگەکان و بە پیشەسازیکردن کارگەی کارمان لەسەرەوە کردووە کە لە ئێستادا بۆ کۆگاکانی ساردخانە و هەروەها ئاسانکاری بۆ ئەوانەی کەەوە کۆگەی ساردخانەدا دەمەزرێنن تا بتوانن بەرهەمەکانمان و بەرهەمانەی کە دەکرێت خەزن بکرێ بە تایبەتی پەتاتە و هەنار و ترێ و هەندێک لەو بەروبوومانە خەزن کرێت لە وەرزێکە بۆ وەرزێکی تر واروها لە ئێستادا ئێمە لەگەڵ تیمی نووسنگەی بەڕێز سەرۆکوەزیران کار لەسەر هەوشیارکردن و ڕێنماییکردنی جوتیارانەکەین لە 13 ناوچە بۆ ئەوەی کە جوتیاران بتوانن لە شێوازی کۆکردنەوەی بەرهەمەکانیان و لە شێوازی چۆنیەتی حەسادی بەرهەمەکانیان کە پێویستەکات چەندی بمێنێتاوەکو بتوانێت خەزن بکرێت لە وەرزێک بە وەرزێکی تریا بەرهەمە هەڵبگیرێت لە ساردخانەکان ئەمە لەم هەنگاوانەیە کە وەزارەتمان کاری لەسەر کردووە و لە لایەکی تریشەوە کار لەسەر ئەوە کراوە کە چۆن بتوانین بەشێکی زۆر لە کارگەکانی پیشەسازی بە تایبەتی یەکێ لە هەنگاوەکانی وەزارەت بریتی بوو لە پرۆژەی نیشتیمانی بە بازارکردنی گەنمی جوتیاران کێکێ لە خاڵە زۆر گرنگەکان بوو بەڕاستی بە دامەزراندنی هەردوو کارگی خۆشنا و قەیوان کە تێیدا گروپی کارگەکانی زیاد لە 13 کارگەی گەورە دامەزراوە بۆ بەرهەمەکانی پاستە و پاکەرۆنی و ساوار و بەرەبوو مشتەقاتەکانی گەنم و لەگەڵ کارگەکانی ئاردا هەموو ئەمانە وەسیلەیەکی ئەساسین بۆ بە بازارکردنی بەرهەمی جوتیاران و لە بواری پەلەوەر و ئاژەڵداریش بە هەمان شێوە چەندین قەسابخانە و کارگەی گۆشت ڕێگە پێدراوە کە دامەزراوە کارەکانی شیرەمەنی کە دامەزراوە زیاد لە بوونی 11 کوشتارگای پەلەوەری یاخود سەبرخانەی پەلەوەری کە بتوانرێت بەربوومێکی تەندروست ئامادە بکات و پاکێجین و براندینی ژێکێک بۆ لە خاڵە گرنگەکانی وەزارەتمان کە لەگەڵ یەکێ لە کۆمپانیا نێودەوڵەتیە جیهانیەکان لە ئێستادا لێک تێگەیشتنێک لە نێوان وەزارەتمان و لە نێوانەوە کۆمپانیایە هەیە بەمبەشتی بە بازارکردن و براندینگ و پاکێجین و سۆرتینگی بەرهەمەکان تاوەکو بتوانین بە شێوازێکی زۆر پێشکەوتوو بەرهەمەکان پاکێجین بکەین و بە بازاری بکەین. کاک ڕزگار یەکێکتر لە پرسیارەکانم لەسەر سەرپەرشتیارانی پرۆژە کشت و کاڵیەکانە ئەمانە چۆن داهاندرێن سەرپەرشتی چیەکەن لە پرۆژە کشت و کاڵیەکانە؟ دەربارەی یاسای ژمارە 20 ساڵی 2021 تایبەت بە سەرپەرشتیکردنی پرۆژە کشت و کاڵیەکان و دامەزراندنی سەرپەرشتیاران لە کەرتی تایبەت یەکێکە لە چاڵاکیەکان و هەنگاوەکانی تری وەزارەتی کشت و کاڵ بەمبەستی دۆزینەوەی یەکەم دەرفەتی کار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگا کشت و کاڵی و ڤێترنەریەکان و لە لایەکی تریشەوە ئەتوانم بڵێم چاودێرێ و چاودێرێکی باش و هەروەها بەرهەمێنانێکی باش بەرهەمی بەرهەمهێنانە بەرهەمێنانی بەرهەمی جوتیاران و هاوی چەڵگەکانە بە شێوازێکی تەندروست و کواڵەتی بەرز لەژێر چاودێری خەڵکی پسپۆر و ئەکادیمی کە دەرچوانی زانکۆ پەیمانگا کشت و کاڵەکان ئەتوانین بڵێن ئێمە لە ساڵی پارەوە دەستمان بەم پرۆسەیە کردووە دوای ئەوەی کەوا پاڵاوتنمان بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکان کرد کە 11,023 فۆرم پڕکرایەوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان کە توانین بڵێن زیاد لە 154
دەرچوانی زانکۆپی مانگاکان ئەکەوێتە سنووری پارێزگای سلێمانی و داری گەرمیان و هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە و داری ڕاپەڕین و سەدا ئەتوانین بڵێن 43 تا 47 ئەکەوێتە سنووری پارێزگای هەولێر و دهۆک. ئێمە دوای ئەوەی کەوا فۆرمی تایبەتمان بەپێی یاساکە بڵاو کردەوە بەپێی دەرچوان بەپێی پسپۆریان بەپێی لە ساڵی دەرچوونیان لە زانکۆپەی مانگاکانەوە و شوێنی نیشتە جێبوونیان و باری خێزانیان هەموو ئەو زانیاریانەمان کۆ کردەوە. دوای زانیاریەکان کە کۆکرایەوە بەپێی پسپۆڕەکانیان فلتەر کران و پۆڵێن کران و بەپێی پۆڵێنەکان بەپێی ناوچەکانیان دەستکرا بەکردنەوەی خولیشیاندن بۆیان کە لەسەر ئاستێکی زۆر باڵا خولەکانیان بۆ کرایەوە لە ڕووی پراکتیکی و لە ڕووی تیۆریەوە بەپێی پسپۆڕەکانیان و دوجار خولیشیاندنەکان بەشێکی زۆری تەواو بووە. ئەتوانم بڵێم لە زۆربەی زۆری پارێزگاوی دارە سەربەخۆکان تەواو بووە بۆ بڕوانامەی خولیشیاندنیان پێدرا. هەنگاوێکی تر لە هەنگاوەکانی وەزارەتمان ئەوە بوو کە هەفتەی ڕابردوو لە 19 مانگا کۆبوونەوەیەکی ئەنجامدا لە پارێزگای سلێمانی لە بەڕێبەراتی گشتی کشتتوکاڵی سلێمانی لەگەڵ سەرجەم وەبەرهێنەرەکان و خاوەن پرۆژەکانی کشتتوکاڵی و جوتیاران و خاوەن باخ و خاوەن چەڵگەکان پەلەوەری خاوەن چەڵگەکانی ئاژەڵی و پەلەوەری و باسی و خاوەن چەڵگەکانی باخ و خانووی پلاستیکی و کارگەکانی پیشەسازی خۆراکی و واروها کۆگاکانی سارخانەوە و پرۆژەکانی قارچێک و پرۆژە گەورەکانی وەبەرهێنان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیداری گەرمیان و ئیداری ڕاپەڕین بە ئامادەبوونی هەرێک لە بەڕێوەبەرە گشتیەکانی ئەو سنوورە و هەروەها بەڕێوەبەرەکانی ڤێترنەری و لەوێ بڕیار درا کەوا دەست بکرێ بە دامەزراندنی سەرپەرشتیاران و ئەو گرێ بەپێ و گرێبەستە یاسایی کە دیاری کراوە کە ماف و واجباتی کە ماف و ئەرکی هەردوو لا دیاری کردووە بەپێی یاساکە و داوا کران لە هەریەک لە وەزارەتە پەیوەنددارەکانیش کەوا هاوکارمان بن بۆ خۆ گونجاندن لەگەڵ ئەم یاسایە بە تایبەتی زۆرێک لە پرۆژەکان مۆڵەتی وەبەرهێنانیان هەیە یاخود کارگەکانی شیرەمەنی یا ئەو کارگانەی کە پەیوەندن بە وەزارەتی تەندروستی یاخود ئەو کارگانەی یاخود ئەو مەشتەل و بەعڕەز و نەمامگایانی کە مۆڵەتی وەزارەتی شارەوانیان هەیە یاخود کارگەکانی تایبەت بە بەرەمێنانی خۆراکی یاخود پیشەسازی خۆراکی کە وابستن بە بەڕێوەبەرایەتی گەشەپێدانی پیشەسازی خۆراکیەوە کە لەوێ و مۆڵەتیان هەیە داوامان لە هەموو لایەنە پەیوەنددارەکان کرد کارە ئاسانی تەواو بکەن بە پێی ئەو مەرجوڕێکارانی کە دیاری کراوە لە ناوەڕۆکی یاساکەیە بە مەبەستی ئەنجامدانی گرێبەستی یاسایی بۆ خاوەن پرۆژەکان بۆ سەرپەرشتیاران لەگەڵ خاوەن پرۆژەکان کە تێیدا امتیازاتی زۆر گرنگ بۆ خاوەن پرۆژەکان لە ناو ئەو یاسایە دیاری کراوە بە تایبەتی ئێمە لە کاتێکین کە بەرهەمی کواڵەتی بەرز و بەرهەمی تەندروست و ئەو بەرهەمانەی کەوا بەرهەمی نەوعین لە داهاتووە لە بازاڕەکانی خواردن و ناوەڕاز یاخود لە بازاڕەکانی دەرەوە بە بازاڕی ئەەکەین لەگەڵ ئەوەشدا ئەتوانین بڵێن ئەم دانانی سەرپەرشتیارەکان ئەبێتە مزداقێتێک بۆ خاوەن پرۆژەکان کە بەرهەمەکانیان بەرهەمی تەندروست بێ و پشتبەست بە بەرهەمێکی تەندروست کە بێتە بازاڕەکانەوە لایەکە عفوم کە یەک خاڵماوە کە زۆر گرنگە بۆ سەرپەرشتیارەکان سەرپەرشتیاران پێویستەکە خۆیان بگونجێنن لەگەڵ یاساکە و پێویستەکە سەرپەرشتیاری فعلی و نەوعی بێ کە لە چەڵگەکان بە چاودێری و بە چاودێری بەرهەم و ڕێنمایی بەرهەم و لە چۆنیەتی بەرەمهێنان لە کەمکردنەوەی بەکارهێنانی مادە کیمیاویەکان و مادە قڕکەرەکان و سەماد و ئەو بارەتانەی کەوا مەترسیدارن پێویستەکە زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک واخود بە شێوەیەکی زانستی و ئەکادیمی کار لەسەر بەرەمێنان بکات دەوراتی زراعی و چۆندنی چاندن و واروەها بژار و چۆنێتی چارەسەرکردنی نەخۆشی لە کێڵگەکان و ڕاپۆردان بە لایەنەکانی پەیوەندیدار بە تایبەتی بەڕێوەبەرایەتیەکانی ڤێترنەری و بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵ و لە لایەکی ترەوە ئەوەی کە زۆر گرینگە ئێمە باسی بکەین هەموو پرۆژەیەک یەک سەرپەرشتیاری ئەبێ ئەمە بە مەبەستێکە کەوا پەرشتیار بە فعلی دەوام بکات لە پرۆژەکە و بە فعلی لەوێ بێت خۆشبەختانە توانم بڵێم استیجابێکی باش هەبوو لە کۆبوونەوەی ڕابردوومانە لە خاوەن پرۆژەکان و هەنگاونراوە لە داهاتووی نزیکیشە ئەو گرێبەستانە بڵاوەکەینەوە کەوا گرێبەست کراوە بۆ ئەو سەرپەرشتیارانەی کەەوە ئێستا بوونەتە سەرپەرشتیار دەبنە سەرپەرشتیار لە پرۆژەکە لە پرۆژە کشتتوکاڵەکان و هەر سبەینی ڕۆژی سێشەمە ئێمە لەگەڵ کۆمەڵی گەشەپێدانی خانووی پلاستیکی لە دیوانی وەزارەت بە سەرپەرشتی بەڕێزجنابی وەزیر کۆبوونەوەمان هەیە کە بەڵێنیان داوە کە ڕێژەیەکی زۆر باش لە سەرپەرشتیاران لە لای خۆیان ناودا بمەزرێن و بەپێی یاساکە خۆیان بگونجێنن لەگەڵ یاساکە و هەلی کار بۆ سەرپەرشتیاران بدۆزنەوە ئەم بابەتە ئەم یاسایە ئەتوانم بڵێم لە سەد ئاستی عێراق یاسایەکی نەوعی بوو کە تەنانەت
لیژنەی کشت و کاڵی لە پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراقی و وزارەتی کشت و کاڵ بەم یاسایە سەرسام بوون و زۆریان پێ باش بوو و بە هەنگاوێکی زۆر گرنگیاندانە کە هەرێمی کوردستان پێی هەڵساوە وزارەتی کشت و کاڵ پێی هەڵساوە بە تایبەتی بۆ بە خاڵێکی زۆر وەرچەرخانی گرینگە تایبەت بە چاکردنی بەرهەم و زیادکردنی بەرهەم بە شێوەیەکی نەوعی واروەها دۆزینەوەی دەرفەتی کار و دۆزینەوەی هەلی کار بۆ خەڵکانی دەرچووی زانکۆ پەیمانگا کشت و کاڵەکان کە خەڵکی زۆر پسپۆر و شارەزایە تێدایە کە بەداخەوە لە ڕابردووە دەرنەکەوتون کە توان بەهۆی ئەم یاسایەوە کاریان بۆ بدۆزرێتەوە و خۆیان تۆمار بکەن لە بەڕێوەبەرایەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە پێی قانونی بیمەی خانشینی و کۆمەڵایەتی بیمە دەکرێت کە ئەمە بۆ خۆی زۆر گرینگە بۆ تایبەتی بۆ هەموو تاکەکانی نەمەزراو کە لە داهاتوە ببنە خاوەنی داهات و موچەی خۆیان لە دوای تەمەنی تەقاعودی ژەمە سوودێکی زۆری لێ دەبینیم. زۆر بەڕێز ڕزگار حەمە خدر ڕاوێژکار لە وەزارەتی کشتوکاڵ سپاس بە ئامادەبوونت سپاس بەڕوونکردنەوەکانت سپاس بۆ زانیارەکانت و بەشداریکردنت لە پرۆگرامەکە